جاران بیرمان دێ مناڵەکانمان کە جەژن دەهات مناڵەکانی دراوسە هێشتا سفرەی جەژن لا نەبردبوو، مناڵ دەهات بۆ جەژنە پیرۆزە، مناڵە هات جەژنە پیرۆزەی ئەکرد. ئێستا مناڵەکانیشمان زۆربەیان لە جەژن و لە ژیانیش بێزارن. گوناه و تاوانی ئێمە ئەوانیشی بەدبەخت کردووە. مناڵەکانمان چەنها کێشیان هەیە، چەنها مشکیلان هەیە. جەژنە پیرۆزەی چی؟ ئێستا بڕۆیتە سەریەڵەمە ئەمە چێم دواکەوتەوە چیاتۆ ماڵمان. چەند ساڵێکی تر قەزاکانیش ناحیەکانیش ئێستا خۆ ئەم چەمچەماڵەی خۆمان وەکو 10 ساڵەوە پێش نەماوە لە جەژنەکانە. ئەگە کۆرۆناش نەبێ وردە نامێنێ، ئەم شتانە نامێنێ، ئەم ڕەحم و ڕێز و حورمەتە نامێنێ. خەڵکی هاموشۆی خەڵکی بکە دەڵێ کاکە ئیشی چیاتی ماڵەکەم. وای لێ دێ وردە وەکو پارێزگاکانی لێ دێ هەمووی وای لێ دێ. بەڵام کاتی دەوێ. بۆیە خۆشەویستان با ئینشاڵڵا ئەگەمە لە خۆمان بێت، چونکە ئەم جیلەی کە تازە پێگەن، ئەم جیلەی کە تازە پێگەن وەڵڵاهی جیلی ئایپاد و مۆبایل وەڵڵاهی نەدراوسێتی دەزانن زۆربەیان، نە ڕێزی باوکو و دایک دەگرن، نە ڕێزی خەڵکی دەگرن. بۆیە ئاگامان با لە خۆمان بێ. خوای گەورە هیدایەتماندا و ئاخرمان بەخێر بگەڕێت.